قادر شێخە بە تەمەنترین فەرمانبەری پەروەردەی سلێمانی ئەمڕۆ ئەرچیکردنەوەی خوێندنگەیەکی نمونەی بنەڕەتی کەوتە ئەستۆ کە لەلایەن جەلالی ساماغا کەسایەتی دیاری سلێمانیەوە دروستکراوە. ئەمە کەسایەتێکی شاری سلێمانی کە خۆی مامۆستا بووە و براکەی بۆی کردوێتەوە کە خۆی لە ژیانانیە کە ئەمە زۆر گرنگە، ینی کە ڕۆحیشی تیانە ماوە ئێستا ڕۆحی شادە کە خزمەت بە مناڵی ئەم شاراکە. طبعاً حکومت خۆتەزانی قەیرانێکی دارایی زۆری هەیە و نەیتوانی و بیناکان تەواوکەوە. ئێمە ئێستا 44 قوتابخانەمان بەجێ هێڵراوە و تازەوە 8 وەجبە 8 قوتابخانە 6 قوتابخانە حکومت بودجەی بۆ ئەنێرێت وە جێبەجێەکەین. بەڵێ ئێمە بیدایەت کرد ساڵی 2013 کە قوتابخانەکەمان دروست بوو لە بینایشی ماڵا نابووین تا 2 ساڵی بینایشی ماڵا نابووین و هەروەها دوای ئەو قەیرانەی کە بەسەر کوردستانە هەو ئێمە گوەستەوە بۆ بینایشی یونیسێف کە بە کابینە دروست کرا و نزیکەی 2 ساڵیش لێ ماینەوە. بەڵام ئێستا لەخوا بە زیابەکان بینایەمان بۆ دروست کراوە لەلایەن بنەماڵەی بەڕێز کاک جەلالی ساماغا. لە مەراسیمێکدا کارێک لە وەزیری پەروەردە و پارێزگاری سلێمانی و ژمارەیەک بەڕێوەبەری ئیداری و کەسایەتی دیاری شارەکە ئامادەی بوون. خوێندنگەکە بەڕووی خوێندکاران ئاکرایەوە کە 12 پۆلیۆ و توانای لە خۆگرتنی 700 خوێندکاری هەیە. نسبەت ئەو ستیانە ئێمە گرفتمان هەیە. گرفتەکە ئەوەیە هەندێکیان پابند نەبوونە بەو یاسایی کە لە هەر شوێنێک ستێک دروستکەن پێویستە قوتابخانەش دروست بکەن. ئێمە ئەوەمان داوەتە دادگا و داواکاری گشتی و ئەنجومەنی وەزیران چکە ئێمە جیاتی تەنفیزینینە تەنها شکایەتەکە ئەکەین. سەربەرزین کە پارێزگای سلێمانی پێش ساڵی 2015 گەیشتۆ بەو بنەمایانی لەسەر ئاستی عێراق و ناوچەکە بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان یەکەم بووە. خوێندنگەکە بە ناوی زەکیەی ساماغاوە ناونراوە کە یەکێک بۆ لە مامۆستا دێرینەکانی شاری سلێمانی و لە هەفتاکانی سەدەی ڕابردوودا بەڕێوەبەری ناوەندی کوردستانی کچان بوو دواتر لە بەرهەڵوێستی سیاسی لە بەڕێوەبەرێتی دوورخراوەتەوە. لەسەرچی کاک جەلالی ساماغا دروست کراوە و بنەماڵەکەی هاوکار بە تێچوی 550,000 دلار قوتابخانەیەکی 12 پۆلیە. تەندروستی و پەروەردە دووشتی سەرەکین لە ژێرخانی ئابووری وڵاتێکە لە ژێرخانی کۆمەڵایەتی وڵاتێکە بۆ پێشکەوتن. ماوەی چەند ساڵەکە گرفتی کەمی و کۆنی بینا سەرێکی ترین کێشەی کەرتی پەروەردەیە لە سلێمانی. حکوومەتی هەرێمیش بە بیانی و قەیرانی داراییەوە دروستکردنی بینای خوێندنگای ڕاگرتووە. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.